بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر ناتەباییەکانی ناو کۆمەڵگە و سیاسەت دەکەین و پرسیار دەکەین. ئایا بەڕاست هێشتا کۆمەڵگەی کوردی هەموو ئەو ڕەگەزە سلبیانەی تێدا نەماوەکەوان کردووە هەمیشە کۆمەڵگەیەشی ناتەبا بێت؟ ئایا حزبە کوردیەکان و شێوازی سیاسەتکردنیان هۆکاری گەورەی ئەو پەرتەوازەیی و ناتەباییەی ناو کۆمەڵگەی کوردی نییە کە دەگوترێت لەسەر ئاستی جیهان ڕەنگە وێنەی کەم بێت؟ بەڵام ئایا تۆمەتبارکردنی سیاست بەوەی کە هۆکاری هەرە گەورەی ناتەباییەکانی ناو کۆمەڵگەیە ستەمێکی گەورە نییە لە خودی سیاست بەو ئەتیبارەی کە سیاست دوجار بەرمەبنای تێگەیشتن و ئاستی پێگەیشتنی هۆشیاری کۆمەڵگا خۆیەتی لە هەر قۆناغێکدا؟ ئایا بەڕاست باشترین ژینگەیەک بۆ سیاستکردنی حیزبەکان لە کوردستان کۆمەڵگەیەکی ناتەبانیە تا لە ڕێوە بەردەوامی بدەن بەو شەڕە سیاسی و شەخسی و حیزبیانەی کە عمرێک ئەم کۆمەڵگەیان لە پێناو داکردووە بە مەیدانێکی کراوە؟ ئایا قسەکردن لەسەر ئەوەی کە ئەم کۆمەلگای ئێستای کوردی دەتوانێت ببێتە خاوەن پەیمانێکی کۆمەڵایەتی تا لە ڕێگەیەوە هەموو تاکەکانی بەشدار من لە دروستکردنی سیستەمێکی سیاسی تەندروست جگە لە خەون و خەیاڵێکی خۆش هیچی ترە؟ هەمیشە پارتی و یەکێتی تۆمەتبار دەکران بە تێکدانی زیاتری پەیوەندیە جۆرا و جۆرەکانی ناو کۆمەلگا، بەڵام لە ئێستادا چەند هێزێکی دەرەوەی پارتی و یەکێتی کە ئیدعایەوە دەکەن کە جیاوازن لە پارتی و یەکێتی هەمان ئەزمون بەڵام بە زۆرێکی خراپتر درێژە پێ نادەن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە هەریەک لە بەڕێزان کاک مەجید ساڵح ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان، کاک سیروان حەمەشەریف توێژەر لە ناوەندی چاوی کورد لەگەڵمانن. بەخێر هاتن دەکەم، سوپاسان دەکەم. کاک مەجید با لە بەڕێستەوە دەست پێ بکەم، با سەرەتا کەمێک لە پرسیارێکی تیۆری و فکریەوە دەست پێ بکەین. دەگوترێ جان جاک ڕۆسۆ لە پەیمانە کۆمەڵایەتەکەیدا پێی وایە کە کۆمەڵگە لەسەر بنەمای ئەوەی کە هەموو تاکەکانی دوجار بەشدار دەبن لە بنیادنانی سیستەمێکی سیاسی کە تێیدا عەدالەت و یەکسانی بەرقەرار دەبێ نوێنەرایەتی دەدەن بە سیاست و بە حکومڕان و بەدەسەڵات. ئەگەر ئەمە بە شوێیەکی تیۆری وەربگرین و بین لەژێر ئەم بابەتیان ئەم چەمکە کۆمەڵگەی کوردی هەڵسەنگێنین، پەیوەندی کۆمەڵایەتیەکانی پەیوەندی سیاسیەکانی هەڵسەنگێنین، کۆمەڵگەی کوردی لە شوێدا دەبینینەوە؟ ڕاستیا و قسەی جان جاک ڕۆسۆ زیاتر بۆ کۆمەڵگایەکی مۆدێرن یا بۆ کۆمەڵگایە کە قۆناغەکانی گۆڕانی کۆمەڵگای بە تەبیعی و بە سروشتی بڕیوە بە معنایەکی ترەوەی کە لە مەشاعیری سەرەتاییەوە بۆتە کۆیلایەتیوە لە کۆیلایەتیوە بۆتە دەرەبەگایەتی و ئەو قۆناغی کە ویش باسێکە قۆناغێکە لە بینی ئەوەی کە کۆتایی بە دەرەبەگایەتی دێت و دەچتە قۆناغی سەرمایەداریوە. ئەو قۆناغی کە ئەو باسێکە بۆ ئەو عەقدی ئیجتیماعیە ئەو پەیمانی کۆمەڵایەتیە بۆ ئەو کۆمەڵگای باسەکە. بەڵام ئەگەر بێت و ئەمە لە ئسقات کەیتە سەر کۆمەڵگای کوردیە باسیکەین ئەمە لە کۆمەڵگای کوردیە چۆن جێبەجێکەین، ئەگەر دراسەیەکی وردی کۆمەڵگای خۆمان بکەین بە تایبەتی کۆمەڵگای باشووری کوردستان بکەین دەبینی کۆمەڵگای کوردی هێشتان لە قۆناغە دەرەبەگایەتەکەی ڕاستە لە ڕووی جلوبەرگ و فۆرمی ژیان و فۆرمی بیناسازی و ئەمانە دەرچۆ، بەڵام لە ڕووی عەقلی خێڵایەتیەوە هێشتان کۆمەڵگای ئەمە ئەم هەموو حیزبە هەیە، مؤسساتی حکومی هەیە، تۆ پێ دوای هێشتا کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە؟ بڵێ من پێم وایە کۆمەڵگایەکی خێڵەکیەوە هەر ئەوەیە کە ڕێگەمان لێگرێت کە ناتوانین بچینە قۆناغێکی ترەوە. سەبەبەکەشی زۆرە، ینی سەبەبی ئەوە چییە کە کۆمەڵگای کوردی لە کۆمەڵگایەکی خێڵەکی ماوەتەوە سەبەبی یەکێک لە سەرەکیترین سەبەبەکانی سەبەبی داگیرکاریە، چونکە ئێمە وڵاتێکی داگیرکراوین و نەمانتوانی ئەو قۆناغانە بەڕێک و پێکی ببڕین و مؤسساتی دامودەستگای خۆمان هەبێت لەو فترەیەکە کە ئەمانتوانی دروستیکەین کە لە سەرەتای سەدەی 20م بووە ئێمە نەمانتوانی ئەو قۆناغە ببڕین و هێشتا من پێم وایە ماوینێتەوە. هەر دەبینی لەبەرەوەیشە ئەحزابی سیاسی ئێمە، شخصیاتی سیاسی ئێمە، کارکتەرە سیاسی و بڵێن باڵادەستەکانی سیاسەتی ئێمە عەقڵێکی خێڵایەتی زاڵە بەسەریانە و کاتێک کەسێک دێت بۆ تێکشکاندنی ئەم جۆرە بیرکردنەوە، بۆ تێکشکاندنی ئەم جۆرە لە ژیان لە کۆمەڵگا سەرێکی ڕوبەڕووی کۆند و کۆسپی زۆر گەورە دێتەوە و ڕێگری لەمپەری زۆر دروست دەکرێت بۆی لەلایەن کێوە لەلایەن هەم لەلایەن داگیرکەرەکانی وڵاتەوە چونکەوان حەزەکەن کۆمەڵگای کوردی وەک خۆی بمێنێتەوە و هەن لەلایەن ئەو قیادە و سەرکردەوە حیزبە سیاسیانەی کە هێشتان نایەنەوێت تێیپەڕێن ببنە کۆمەڵگایەکی مۆدێرن یا بچنە ناو کۆمەڵگایەکی مۆدێرنەوە.
ئەم سەرکردە سیاسیانە دەبینی دەبنە لەمپەر لە بەردەم کۆمەلگای بۆیە ئەو بیرکردنەوەی جان جاگرۆسەوە بۆ کۆمەلگایەکە شێت کە کۆمەلگاکە فعلەن دەرەبەگایەتی بە تەواوەتی تێپەڕاند بێت دەرەبەگایەتی تێپەڕاندوێت لە ڕووی عەقڵەوە نەک لە ڕووی بەس لە ڕووی شکلی ژیان وانەوە ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەگەر دراسێکی وردی کۆمەلگای ئەمە بکە ئێمە تا ئێستا شانازیکردن بە عەشرەت لە ناو قیاداتی سیاسی ئەمەوە زۆرە تا ئێستا شانازیکردن بە ناوچە لەلایەن سەرکردە سیاسیەکان و کەسە سیاسیەکان و کەسە ڕۆشنبیریەکانیش تەنانە لا ئێمە ئەوەندە شانازی بە قەرەداغەکە ئەوەندە شانازی بە نازانم دێکی خۆیەوە کاتەوە نەشانازی بە شوێنێکی خۆیەوە کا سێرێکی نەشانازی بە کوردبوون و کە کوردبوون بە معنایەوەیە کە تۆ تێپەڕی لە خێڵەوە بۆ وەنەتەوە سێرێکی ئەوەی تیامانە نییە بەداخەوە ئەمە ئەڵێم کۆمەلگایەکی ینی لە بینی مۆدێرنە و لە بینی ئەوەی کە ببینە دەرەبەگاتی تێپەڕێن هێشتان تێمان نەپەڕاندەوە لە بینی سەرمایهداری و لە بینی حتا ئەو بە قسەیەکی کتێبێکی وەجاران هەیە زۆر جوانە لەو بارەوە پرسی کەسایەتی پرسی کەسایەتی کتێبێکی وەجارانە ئەڵێ کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە توانە شۆڕشی پێ ناکرێت لەبەرەوەی هێشتا مەشاعیبی دایی کۆمۆلی سەرەتایی و هێشتا دەرەبەگایەتی و هێشتا کۆیلایەتی لەناو ئینسانی کوردایە کە ئینسان نەتوانێت بەم شێوازە خۆی بگونجێنێ ینی ئەوانەی تێپەڕاند بێت ئەمە نە شۆڕشی پێکرێت نە گۆڕانکاری پێکرێت زۆر چاکە کەواتەکە سیروانجان وەکو لە پێشەشی بەرنامەکەشم داگوتم بە فعلی کۆمەلگەی کوردی هەموو ئەو ڕەگەز سلبیانی هێشتا تێدا ماوە کەوارەکە کۆمەلگەیەشی ناتەبا بێ کۆمەلگەیەشی پەرتەوازە و بەو شێوە بکە ئێستا ئێمە دەمانەوێت دەبینین و قسەی لەبارەوە دەکەین بەڕێز لەبارەوە دەرفەتەکەی جەناب سڵاوڕێزم بۆ میوانەکە و بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەشت باسێکی جان جاگرۆسۆت کرد ڕۆسۆ لە یەکێک لە عەقدی اجتماعی ئەڵێ کۆمەلگا بەداخەوە گەل وەکو ئەو نەخۆشە ئیحترامانە مەخسی جان جاگرۆسۆی قسەی من نییە کە جەناب باسکردوانی بە نمونە باسی بکەم ئەڵێ گەل وەک ئەو نەخۆشە گەمژە ترسنەوەکە وایە کاتێک کە دکتۆرەکەی پزیشکەکەی بینە دەرزیەکەی بەدەستەوەیە ئەم لەرزی لێ دێ تحمل ناکە دەستخرێت سەر برینەکان بۆ ئێمە دەستخینە سەر برینەکان تەمە ناکەم کەس لەرزی لێ نێت و وەکڵێ باسنی فراوانی گوێ ئێمە بگرێ باسمان لە ینی ئەگەر باس لە کۆمەلگا بکەین کۆمەلگای کوردی هەموو ئەو کۆمەلگایانی کە ئێمڕۆ پێشکەوتون ئەتوانم بڵێم شارستانیەتیان بنیات ناوە شارستانیەتیان ئاوا کردو گۆی زەبیان بەجێشتە ڕۆشتنەوە فەزا لەناو گردوونە وەکڵێ کار بۆ داهاتووەکەن بەم قۆناغانەی ئێمە تێپەڕیون قۆناغی سەرەتا ئەوەی کە ئەوترێ ئینسان سەرەتا تەنها بۆچە بەپێی نەزاریەی ئاینە ئیبراهیمیەکان ئەگەر ئادەم و حەوا بوو بێچە بەپێی نەزاریەی گەشەسەندن تەتەور ئەوەی ئیڤۆلوشن بەپێی هەر یەکێک لەم نەزەریانە ینی ئینسان سەرەتا تەنها بووە دواتر تا ئەشکەوتی نەدۆزیێتەوە خەویشی کەم بووە لەگەڵ دۆزینەوەی ئەشکەوتە کاتێک کە ئەشکەوتە دۆزیێتەوە بەردێکە خاتە بەر دەرگای ئەشکەوتەکە ئیتر ئالەمەوە ئافرەتە دۆزیێتەوە خێزان دروستەکە لە ئەنجامی زۆربوونی خێزان زۆر بوون لە ئەشکەوتە جێگای نەبووەوە گوندێکیان دروست کردو ئەم گوندانە زۆر بوون خێڵیان دروست کردو ئەو گلیانەی کە ئەکرێت لە کۆمەلگای کوردی ئەوترێت تا ئیسەش عەقڵیەتی خێڵەکیمان تێنە پەڕاندووە طبعاً دو ئەوەی کە خێڵەکان زۆر بوون چەند خێڵێک ناچار بوون شار دروستکەن لەگەڵ دروستکردنی شارە شارستانیەت دروست بووە شارستانی دەوەی کە مامۆستا باسی کرد دوورکەوتنەوە لە عەقڵی من خەڵکی فلان گوندم ئەو خەڵکی فلان گوندە دوورکەوتنەوە لەم عەقڵیەتە لەگەڵ دروستکردنەوەی شارە لە ڕاستیە شارستانی دروست بوو قۆناغێک زۆر مرۆڤایەتی چوەتە پێشەوە ئەو گلیانەی کە ئێمە ئەکرێت لە کۆمەلگای کوردی کە من زۆر جار لە نووسین و بیستن و بینینیشمان من ئەمە ئەڵێم من ئەڵێم ئەوەنەی کۆمەلگای کوردی تاوانبارە حیزبی کوردی بەقەد ئەوە تاوانبار نییە خۆ ئەگەر تاوانبارە کۆمەلگای کوردی بۆچی تاوانبارە چونکە مامۆستاگیان ئەگەر ئێمە بانەڵێن فڵان بیرمەندووە ئاڵێ فڵان فەیلسوف ئاڵێ چەند قوتابخانەی فیکریمان هەیە چەندین فەیلسوف و بیرمەند لە خۆیەگرێ یەکێک لەوانە قوتابخانەی تاگەراکان ئیندیڤیدوالیزمەکان تاگەراکان باوەڕیان وایە تاکێک ئەبێ بە قوتوبەی کۆمەلگا هەمووی بە شوێن تاکەوەڕوە وەک لەشکرەکەی موسایان وەک هەرێکێک لەوانە بەڵام لە بەرامبەر ئەمانە سێ قوتابخانەی فیکری تر هەیە کە وەکڵێتە حەدای ئەمانەکەن یەکەم ئەوی تریان بابڵێن دووەمێن سۆسیۆلۆژیستەکانە کۆمەڵناسەکان باوەڕیان وایە کە تاک بەتەنها نەکەریی پێ ناکرێت هەر وەک پەندە فارسیەکەڵێ شیشەهای خاڵی هەستن هەڵێ شوشەیەکی خاڵیە تاکێتە ناو کۆمەلگاوە کۆمەلگا چ شلەیەکی تابێت لەوە ئەکاتە تاکەکانیەوە لە بەرامبەرە قوتابخانەیەکی تر هەیە قوتابخانەی سروشتگەراکان باوەڕیان وایە ئەڵێن نەک تاک بەتەنهایی پێ ناکرێت ئەڵێن تاک ئەگەر زۆر عەبقەریش بێ مهمیش بێ تەنانەت وەک ئەو درەختەوە بێت لەناو باخچەکەی من و هەرێکێک لە ئێمە و بینەرانە کاتێکە لە چلەی زستانە ئەگەر گەش و وەکڵێک گەش و گەڵا بکە نەشو نماش بکە بەتەنها بە گەشەکردنی ئەم درەختە بەهار نایێت پێویستە کەشوهەوا بگۆڕێ زەمین و زەمان بگۆڕێ بۆ ئەوەی سەوزی دروست بێ و کۆمەلگا وەکڵێ هەمووی سەوز و جوان بێ قوتابخانەیەکی تر قوتابخانەی بوونگەراکانە ئەوەی ئێگزیستانسیالیزمەکان بوونگەراکان باوەڕیان بە دوو بوون هەیە ئەڵێن دایک و باوک یان خوا تەبیعەت منی هێناوەتە وجود
ئەوە کەیتری ئەکەوتۆتە سەر ئەستۆی خۆم پێویستە خۆم دروستکەم بۆیە بە هەموو ئەم پێوەرانە ینی من منە قسەی من بەپی هەموو قوتابخانەکان کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی ینی وەکڵێن ناتەن دروستە کۆمەلگایەکە کە بەداخەوە تایسە عقلێتی خێڵی تێنە پەڕاند و عقلێت من ناڵێم حیزبی سیاسی دەستی نییە لەما بەڵام هەمیشە حیزبی سیاسی ینی من نتوانم بڵێم حیزبی سیاسی لە سەنگەرێکا بۆ ڕۆشنبیرەکان پێویستە لە سەنگەرێک هابن ئەمە بەو مانانە سەنگەر لە یەکبرن و شەڕکن بەڵکو وەزیفەی جەنابەتەوەیە میوانەکان بینی میوانەکان قسەی خۆیان کەن جەنابەت قسەی خۆتەکەی بە هەمان شێوە ینی ئەو مەسئولیەتەیە من باوەڕم وایە ئەو بەرپرسیارەتەیەکەوێتە سەر مامۆستایەکی ئاینی مامۆستایەکی زانکۆ ڕۆشنبیرێک وەرزشوانێک هەموو هەرێکێک لەمە ناتوانن کۆمەلگا لە بواری خۆیانەوە بسەلمێنن بناسێنن بەڵام سیرەکە یەکێک لە هەڵەکانی کۆمەلگای کوردی ئێمە ئەوەیە کاتێک کە بابرین کەسێک بە ناوی ڕۆشنبیر و مامۆستای زانکۆ چاودێری NGO هەر ناوێکی لێنی لە چەند بەرنامەیەک ئەمەی جەنابەت کە دەرئەکەوێ خێرات تموحی بەوە هەیە سەنگەری خۆی بەجێ بێڵە بچێتەوە سەنگەری سیاسیوە خێرات تموحی بۆ یەکام حیزبی سیاسی وەکەڵێ ئۆفەرێکی پێبەخشێ ئەیکا بەندامی ئەنجومەنی پارێزگا ئەیکا بەندامی پارلەمان بۆیە من باوەڕم وایە زۆر جارە گلەیەم کردووە ناکرێ ینی من لەگەڵ ڕێز و حورمەت من نازانم شاعریشی چییە بە پارلەمان مامۆستای ئاینیشی چییە بە پارلەمان بۆیە هەرێکێک لەمانە پێویستە لە سەنگەری خۆمانە کار بۆ کۆمەلگا بکەین من باوەڕم وایە ئەگەر هەموو ئەمانە لە سەنگەری خۆمانە بە تەندروستی کاری خۆمان کرد حیزبی سیاسی ناتوانێت کۆمەلگا خەفە بکە زۆر چاکە کەواتە حیزبی سیاسی 2000 وەکو کاگە سیروانیش ئاماژەی پێدانی بەرمبنە و دەرەنجام و ئینعکاسی کۆمەلگا خۆیەتی ئەمە بەسەرکردەکان و بە قیادە سیاسیەکانی شێوەیانی لەبەرەوە تاوانباری یەکەم لانی کەم ئەماننی لانی کەم کۆمەلگا خۆیەتی ئەمە شتێکی دووتەرەفەیە من بڕام وایە هەرتوو لایەن کاریگەری و تێکەڵکردنێک هەیە لە ئیشوکاریانە عادەتەن حیزبی سیاسی بەرهەمی کۆمەلگایەکی مۆدێرنە ینی کۆمەلگایەکی پێشکەوتووە ئێمە وەکو باسمان کرد گەر متفق بین لەسەرەوەی کە کۆمەلگاکە ئێمە کۆمەلگایەکی هێشتان نەچۆتە ناو مۆدێرنەوە هێشتان هەستەکە متفقن لەسەرەوە کە کۆمەلگا گرفتی هێلانی کەم کەوا بوو کەوات لەو حاڵەتا گەر کۆمەلگا ئەو کێشەیە هەبوو ئەرکی نخبەی سیاسی لێرە چییە نخبەی هێشتان تۆ حزب ئەو ڕۆڵ و کاریگەری نییە ئێمە هەر سنووری بڵێن باشووری کوردستان وەرگین لە ساڵی 1920 کۆمەڵی ڕۆشنبیری گەورە لە دەوڵەتی عوسمانی گەڕانەوە بۆ سلێمانی و حزبی سیاسیان دروست کرد لەوانە مستەفا پاشای یامولکی لەوانە ڕەفیق حلمی لەوانە تۆفیق وهابی چەندین خەڵکی تر گەڕانەوە ئەمانە فعلا ویستیان کۆمەلگای کوردی بکەنە کۆمەلگایەکی مۆدێر هەنگاویشیانە حزبیان دروست کرد کچوو مناڵەکانی خۆیان وا لێکردە ببنە مامۆستا قوتابخانەی کچانیان کردەوە لە سنووری سلێمانی وانە بەڵام فعلا کۆمەلگا هات دژیان وەستایە بەڵام مقاومەکردنی ئەمانیش زۆر نەبوو هەندێکیان نەبێ مستەفا پاشای یامولکی نەبێ بەشی زۆریان ڕایان کرد ینی هەڵاتن ڕوبەڕووی ئەو ترادیسیۆنە کە لە ناو کۆمەلگای کوردیە زاڵ بوو نەبوونەوە بەڵکو ڕایان کرد هەڵاتن چون بۆ بەغدایان دروست کرد ینی ئەو بەغدایی کە ئێستا ئێمەی بینین ئەو هەموو مۆدێرنێت کە لە بەغدا سەری هەڵدا لە دروستکردنی سوپا لە دروستکردنی وەزارەتی تعلیمی عالی لە کۆمەڵێ شتی گرنگتر کاتێک ئینگلیز هاتن سلێمانیان گرت ویستیان ئەمانە لە سنووری سلێمانیا دروستکەن بەڵام کە کۆمەلگا دژی وەستایەوە ئەمان نەیانتوانی مقاومەکەن بەڵکو ڕایان کرد شوێنی تریان دۆزیەوەن بەشی زۆری لەو ڕۆشنبیرانە چون بۆ بەغدا و لە بەغدا ئیشیان کردەوە بە عێراقێکیان دروست کرد کە ئێستا بۆتە مڵازم بەسەر ئێمەوە کەواتە ئیشەکە دووسەرەیە ینی ئیشی مستەقف مقاومە و مانەوەیە ئێمە لە دوای ڕاپەڕین دیسانەوە هەلومەرجێکی باشمان بۆ ڕەخسا دەبینی زۆربەی هەرە زۆری مستەقفین ئێمە دیسانەوە هەڵاتن بۆ دەرەوە ئێستا زۆربەی مستەقفین ئێمە لە دەرەوەی کۆمەلگا تاوان لە دەرەوە تەنزیرەکە بۆناوە لە دەرەوە تەنزیرەکە واقعبین نییە چکە تۆ لە ناو کۆمەلگا نەبیت خۆت بەشێک نەبی لە ناو کۆمەلگاکە لە دوورەوە تۆ ناتوانانی هەندێکیان کەوتونەتە پاساویێنانەوە فلان پادشا فلان ڕستام لەلایە بوو دژی وەستایەوە و بە شێوە تایبەتی خۆی بنازە ئەمانە پاڵاتنە لە واقع پیان وایەشی لە گرفتەکانی ئەم کۆمەلگایە بریتەلەوەی کە مفەکری گەورەی وەکو چۆن بەنمونە فەڕەنسا چەند چاکرۆسۆی هەبووە چوزانم ئەڵمانەکان و 2000 ڕووسەکانیش مارکسیان هەبووە چوزانم یعنی زۆر کۆمەلگای ترەمانیان هەمەد عەبدەیان هەبووە بەس ئەم کۆمەلگای کوردیە دەگوترێت تا ئێستا مفەکری نییە یان نەیبووە تا تەنزیرکە بوو ئێمە هەمان بووە ینی لە چوارچەوەی خۆمانە هەمان بووە بەڵام کێشەکە لە چییە شەرت نییە تۆ هەر ئینتاجەکە ئینتاجی خۆت بێت زۆر جار تۆ توانی کەڵگوەرگری لە مستەقفین و ئەزمموی گەلانی تری دەوروبەرت ئێران مفەکریتە نەبووە تا ئێستا
مفەکری گەورەیتیان نییە بەڵام ئینتاجی چی کردووە کەڵکی لە فکری جیهانی وەرگردووە یا کۆمەلگای تورکی یەک مفەکری تورکیم بۆ بڵێ تا ئێستش نییە بەڵام کەڵکی لە دنیای تر وەرگردووە لە خەڵکی تر وەرگردووە ئێمە کێشەکەمان لە چیە کێشەکەمان لەوەیە کە کۆمەلگا کە ئەوەستێتەوە بەرامبەر بە مساقف ئەوەستێتەوە بەرامبەر مساقفی ئەمە هەڵدێت ڕاکات ینی چەند مساقفێکی بە دەگمنمان هەیە گەڕاونەتەوە هەڵ نهاتون یەکێک لە مساقفەکان وەکو باسم کرد مستەفا پاشا یا مڵکیە لە ئەوجی قووەتی خۆیان لە ئەوجی دەسەڵات و سوڵتە و ئەمانەی کە لە تورکیا هەیەتی هەموو ئەوانە جێڵێ بەخاو خێزان و دێتۆ لە سلێمانی ئیشێکی زۆرەکات زۆر باشە کتێبێکی تایبەتم لەسەری نووسیوە یەکێکی تر لە مساقفانەی کە دێنەوە مەسەن نەوشیروان مستەفایە کە دێتەوە بۆ کوردستان دیسانەوە ئەویش هەتاکو دواساتی ژیانی کۆمەلگا بەشی هەرە زۆری کۆمەلگا تەقبولی نەکرد بەڵکو دژی وەستانەوە بە ئاماشەوە مستەفا پاشا بەڵام عەدەدی مستەفا پاشاکان و نەوشیروان مستەفاکان لە وڵاتی ئێمە زۆر کەمە کە کەم بوو تۆ توانای ئەمە نییە زۆر چاکێکی زۆر مهمەیە حەزەکەم باسی کەم ئێستا هیچ کۆمەلگایەک نییە لە دنیا خۆی بەڕێوە بووە بەڵکو ئێستا نخبەی ڕۆشنبیر نخبەی بڵێن کۆمەلگاکان بۆ خۆیان چوونە چیان کردووە کۆمەڵێک دام و دەستگایان دروست کرد دام و دەستگای پەروەردەیی دام و دەستگای ئیعلامی و خێزان کە دواتر دێمە سەری ئەمانە ڕۆڵیان چیە لە وڵاتە پێشکەوتەکان ئێستا نوێنەرایەتی بەتەنیا لەلایەن گەلەوە لەلایەن کۆمەلگاوە نەدراوە بە سیاسەکان بەڵکو چینی وەکو بەڕێزیشت بە ئاماژەت پێدا چینیشی ڕۆشنبیر و هەروەها مفەکری هەیە ئەمانی ژیانی ئینتاجی عەقڵەکە ئینتاجی کێشەکانەکەن کێشەکان چارەسەر بۆ کێشەکانە دۆزنەوە زۆر چاکە لە کۆمەلگەی کوردی بۆچی زۆرتر دژایەتی ڕۆشنبیر کراوە و دەکرێت و کەمتر ینی و مجابەهە و دژایەتی سیاسەکان کراوە لە کاتێکدا سیاسەکان دەگوترێت بەرپرسیارن لە زۆربەی هەر زۆری ئەو شێش و گرفتانی کە کۆمەلگا بەڵێ بۆچی ئەمە بۆ فەرمی وڵی هەزاهێمەجێ پرسیارە بابا جێگەی پرسیار واقعیش ئەمە بەڵێ واقعیە فعلا لەگەڵتم چکە کۆمەلگا بە سروشت ینی مامۆستا مەسعود محەممەد کە باسی نخبەی ئێمە مفەکیرمانە لە ڕاستیان مفەکیرمان هەیە بەڵام ڕنگ بێ وەک پێویست ینی نەمان ناسیبێ یان ڕێزمان لێ نەگرت بێت تەنانەت ئێمەش بەجیلی ئیستەشەوە نەمان ناسیبێ بە بڕوای من مامۆستا مەسعود محەممەدێکی کە لەوانەی کە پێویستە یعنی بەر تەقدیری بگیرێ وە کۆمە ینی کتێبەکانی ئەگەر بیخوێندە ئەو جادانی فکری ئەم پیاوە چەند گەورە بووە ئەو جات جیهان بینی ئەم چەند جوان بووە ڕنگ بێ من لەگەڵ مامۆستا مەجیددا تەنها لەوە هاوڕانە بم بۆ نمونە کە فەرمووی لە ئێرانە مفەکیریانی ئەوان مفەکیری گەورەیان هەیە بۆ نمونە شریعەتیان هەیە حتا ئیسەر دکتۆر سروشیان هەیە زۆریان هەیە بەڵام ئەوان چییە ئەوان یعنی پێویستە جیاوازیەکی ئێمە بکەین لەگەڵ کۆمەلگای تورکیا یا کۆمەلگای ئێرانیە کۆمەلگا ینی سەرەتا بە بەربەریەتە جەنابەتە زانی دواتر متەجەدیدە ئەمجا متەمەدینە من نازانم مەڵی بە کوردیەکەی نوێگەر و شارستانی کۆمەلگای کوردی ئێمە ئیسە بەربەری نین لە ڕاستیە قۆناغی بەربەریمان تێپەڕاندووە بەڵام کێشەکەمان ئەوەیە ئێمە نەبووین بە شارستانی یعنی نەبووین بە مەدەنیەت بووین بە متەجەدید چییە من لە قەڵەم و ئەساسی ماڵ و سیارە و مۆبایل هەموو شتێکم شتەڕواڵەتیەکان هەموویمان نوێگەریە یەکێک لە مفەکیرەکانی فارس عەلی شەریعەتی ئەڵێ هەر کۆمەلگایەک متەجەدید بوو هەرگیز ناگۆڕێ بۆ متەمەدین ئەڵێ ئەمەلی گۆڕینی کۆمەلگای بەربەریەت زۆر ئاسانترێ بۆ کۆمەلگای متەمەدین بە نەزەری شەریعەتی چی ینی کۆمەلگای متەمەدین ئەوەیە کە لە ئەسڵا فکری بگۆڕێ ڕواڵەتی وەک خۆی بێ ینی ئەوەی کە پێوترێت نۆستالژیا من شانازی بکەم بەو کڵاو جامانەوە کە وەکو هیندیەکان بنمونە وەک هیندیەکان دەم خۆش ئەگەر جەنابەت ینی من لە قوبرس بووم پاکستانی و هیندیەکان بە جلوبەرگی خۆیانەوە ڕۆن بەڵام سەیرەکەی یەکی عەبقەریەکەن ئێرانیەکان لەپاڵ ئێمە ینی لەژێر ئەو جمەوعە ڕەشا ئێمە ئازانین خەڵکێکی ئاینین بەڵام لە ئەسڵا چەندین دکتۆرایان هەیە ئەتوانن وەکەڵی تەحەکوم بە سیاسەتەوەکەن و فعلا دەستی ژیانەیە چەندین پایتەختیان لە دەروی خۆیان داگیر کردووە ئەگەر لە وەجه نەزەری ئێمەوە سەیریان بکەین ئەوان بە کۆمەلگایەکی دواکەوتووە شوبهێنین کۆمەلگایەکی وەکەڵێ ئایەتوڵایی کۆمەلگای بەڵام لە ئەسڵا دواکەوتونین ئەوان زۆر پێشکەوتون ئەوانەوە تا چەندین پایتەختیان داگیر کردووە بۆیە ینی بۆ باشکردنی ئەم وەزعی کۆمەلگای کوردی ئێمە مامۆستا محەممەد قسێکی جوانیە ليس لقصار العقل أن يمتنع عن تفسير الأشياء التي لا يفهمها بل يفسرها تفسيرات خاطئة كيشي عقل إنسان أوي يعني من كاتي كلمة يناقم وازي لنا ينم با مامسا شورش مامسا مجيد يمقيني بل تفسيري هلي بوكم زوجار كوملغاي كردي تفسيري هلا بو وكالي شمكا كانك بو ديار دكانك بو نمنا اويك جنابة فرمود كوملغاي إما بو وكالي سني بو روشن بيركان نكردوتو أزاني ما مستاقيان لهمو كوملغا كان ينسر زويا بقر يك بيك أتوانا بود بجميرم هيج كوملغايك نية وكالي
ئێرتیحابی لە ڕۆشنبیرەکانی خۆی کردبێ بە خێراتنی کردبن سنگی بۆ کردبێتنەوە ئەو شەکسپیرە عەزیمە دوای 200 دەناسرا یعنی زۆربەی زۆری مفەکیرەکان 100 ساڵ 200 ساڵ دوای ئەو ئەناسرێن بۆیە ڕۆشنبیری ئێمە وەک عەرزم کردی ئەوێ بێ دوو کتێب بنووسێ سێ کتێب بنووسێ خێرا خەڵک ڕێزی لێ بگیرێ بەعکسەوە یعنی وەکەڵێ داری بەریبی ئەوجا بەری بۆ ئەوجا بەردەتی ئەگرن تەنها ئەوەی یعنی مامۆستا باسێکی کاک نوشیرۆ مستەفای ڕەحمەتی کرد کاک نوشیرۆ مستەفا ڕاستە ڕەنگ بێ مفەکیر بێ بەڵام مامۆستا محەممەد قسەیەکی جوانی ئەڵێ یەکێک لە نامەیەک بۆ سعد حەمادی ئەنووسێ ئەڵێ یەکێک لەو غەدرانی کە سیاسەت لە ئێمە ڕۆشنبیری ئەکا ئەوەیە خەڵکە ڕۆشنبیرەکانمان بە پارە و منسەب و ماڵ لە سەنگەری ئێمە ئەگوازێتەوە ئێباتە سەنگەری خۆیەوە کاتێک کە ڕۆشنبیر سەنگەری ڕۆشنبیری وەک سەرەتا عەزم کردی سەنگەری ڕۆشنبیری بەجێش ڕۆشە سەنگەری سیاسیوە لە وەجهە نەزەری مامۆستا ڕەنگ بێ کاک نوشیرۆن ڕۆشنبیر بێ بەڵام لە وەجهە نەزەری منە سیاسیەکی پێشکەوتوو بووە سیاسیەکی سەرکەوتوو بووە بۆیە ناتوانێت فکری خۆی بەسەر من و جەناب و کێوکیا فەرزکە بۆیە یەک لە یعنی ئەساسیاتی ڕۆشنبیر بوون ئەوەیە ڕۆشنبیر وەک عەرەب بڵێ حیاد بێ بێلایەن بێ بەرامبەر بە دین بە ژین بە سیاسەت بە کۆمەڵگا بە ئەوەی نەخۆشیەکانی کۆمەلگا هەیە باسی بکە وەکەڵێن یعنی کۆمەلگا ئێمە چۆنە چین لای پزیشکێک ئەگەر پزیشکەکە ڕەحمان پێ بکات نابێ نەخۆشیەکەمان لێ بشارێتەوە زۆر باش پێویستە نەخۆشیەکەمان پێ بڵێ و پێشمان بڵێ ئێمە تا ئێستا ئێمە ئەگەر قسە بکەین لەسەر سیاسەکان وەکو دکتۆرێکی ئاوەها مامەڵیان لەگەڵ کۆمەلگاکانی خۆیان دانا کردووە هەرگیز قورسیان لە کۆمەلگاکەی خۆیان نەداوە دەگوترێ هەمیشە ویستیان ئەم کۆمەلگا وەک خۆی بەم شێوە بمێنێتەوە چونکە دەگوترێ ئەمە باشترین ژینگەیەکە بۆ مانەوەی ئەم شێوازی سیاستکردنی با من بڵێم ئەوە وەزیفەی سیاسیەکانە کەوا بن چونکە وەزیفەی سیاسیەکان ئەوەیە لە ئاوی لێڵە ڕاوماسی بکەن مەلە بکەن ڕاوماسی قازانجنەوەی بەڵام وەزیفەی ڕۆشنبیرەکان جیاوازە لە سیاسیەکان ئەگەر یعنی قسەیەک هەیە زۆر من متفقم لەگەڵەوەی ئەڵێ ئەگەر سیاسیەکان سەرنجیان لەسەر دەست و قاچی خەڵکە بزانن چی ئەکەن و چی ناکەن دەنگ بە کێ ئەدەن دەنگ بە کێ نادەن ڕۆشنبیرەکان پێویستە سەرنجیان لەسەر بیر و هۆشی خەڵک بێ بزانێ خەڵک بیر لە چی ئەکاتەوە بیر لە چی ناکاتەوە سیاسی قاچی من ئەجۆڵێنێ دەستی خەڵکە جوڵێن بەڵام ڕۆشنبیر پێویستە عەقڵی خەڵک بجۆڵێنێ کاتێک کە خەڵک عەقڵی وریا بووە دڵنیا بە سیاسیەکان ناتوانن ئەوکەمان وەلیاڵ زۆر چاک هەر بەجددی کۆمەڵگەی ئێمە مهتەمە بە چوزانم بە پێشکەوتن و بە گۆڕانکاری و بە گۆڕینی ژانی خۆی سەرەتا گەڕێگەم پێ بدەیە وەڵام نییە ینی بەسەر فەرمو ئاسایی بەشی زۆری ڕۆشنبیرەکانی ئەمریکی لەو کەسانن کە ناو سیاسەتان ینی ڕۆڵ و کاریگەری گەورەیان هەیە یەکێک وەکو هانتنگتۆن ینی ئێستا زۆربەی هەرە زۆری نەزارەتەکانی هانتنگتۆن لەسەر ئاستی سیاسەتی ئەمریکا جێبەجێکرێت لەسەر ئاستی جیانە قسە یا فۆکە یاما نەزاریەکان لە تیۆریەکان ئەمانە خەڵکی پلەدار و پۆستداریش بوونە لە حکوومەتەوە ئێستاش دەیان مسەقەفی گەورەی ئەمریکی مفەکری گەورەی ئەمریکی پۆستی سیاسیانیەوە ناو سیاست شایشەکەن ینی مەرج نییە ئەوەی کە مسەقەف بێت لە سیاست دیژنەکە و مەرج نییە ئەوەی سیاسەتیش بێت دەم لە سەقافەت دەدا ئەمە دوشتی ینی ئەم لای خۆمان لە ناو کۆمەلگای ئێمە جۆرێک لە هین کراوە ینی تعمیم کراوە کە هەر کەسێک مسەقەف بێت دوور بێت لە سیاست ئەمە ڕام نییە سەوەکو خۆشت باس کرد زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە تۆ ناو بیرمەند لە ئێرانە لە کای سیاسی گەورە شیان کردو پلە پۆستیشیان هەبوو بینەوە سەر خاتەمی بنبوون خاتەمی مفەکیرێکە ینی بینەوە سەر ئەوەی کە ئێمە هەیە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی مسەقەف کوژە سیاسی کوژە لە ڕاستیە کۆمەلگای ئێمە وەکو هەموو کۆمەلگایەکی تر پێویستی بەچی هەیە بە محرک هەیە محرکەکانیشی کێن سیاست مەدارەکانن مسەقەفەکانن سەرەتا ئەو ئەفکارانەی کە ئەمانە هێنن تەمان عادەتەن زۆر ئەفکاری هەیە لە واقعەیەکی وەکو مەسعود محەممەد هەڵقوڵای واقعی کۆمەلگای کوردی فعلا ئەوە بوو زۆر کەسی چەچوو مەسەلەن تەزدیری ئەفکاری کۆمونیزم لە دەرەوە هێنە یا ئەفکاری ئەحزابی سیاسی ئیسلامی لە دەرەوە هێنا ئسقاتێک کرد بەسەر کۆمەلگای کوردی و کۆمەلگای کوردی یا تەقبولیە کرد یا ماوەیە کۆمەلگای کوردی تووشی شەلەلە کرد کە وەکو کۆمونیستەکان و شوعیەکان ماوەیەکی زۆر ئەمەیان سەر کۆمەلگای ئێمە هێنا ئەمێنێتەوە نقطەیەکی زۆر گرنگەوەیە کە ئایا ئێمە کۆمەلگای ئێمە یا ئێستا کێ ئیداری کۆمەلگای ئێماک بەتابەتی باشوور ئیدارەکردنی کۆمەلگای ئێمە داود ئۆغڵۆ کتێبێکی هەیە ناو عمقی استراتیژی تورکیایە من زۆر داوا لە هەرچی مسەقەفی کوردن هەر کەسێک لە سیاسەت دیشەکە هەموو کوردێگە و کتێبە بە وردی بخوێنێتەوە تقریبا سیلاپەڕەیەکی تەخران کردەوە بۆ کۆمەلگای کوردی قسەکردن لەسەر کۆمەلگای کوردی ئەڵێ کۆمەلگای کوردی ئەو تەمانە و یەک پارچەی سێری کوردستانەکە هەموو پارچەکانی کوردستان بە یەک پارچای بینێ ئەڵێ ئەرز و ئاوی کوردستان منتەقێکی زۆر استراتیژیە هەر سێ قاڕابەسێ بە یەکەوە نەوتێکی زۆر لەژێر پیانە هەیە ئاوێکی زۆریان هەیە ئەم کۆمەلگاگەر یەک بگرێ ڕۆژێ لە ڕۆژان
بەرامبەر ئێمە ئەم منتەقە تووشی شڵەژانێکی گەوراک بۆ ئەوەی ئەم کۆمەڵگایە بەردەوام لەژێر دەستی هایمەنەی ئێمە بمێنێتەوە ئێمە پێویستە چی بکەین لە سیاسەتێکی داڕشتەوە ئەڵە پێویستە ئێمە نەیەڵین عقلی ئەم قەزەی کوردی ببێتە قەزێکی دەولی و بێ نەبێتە قەزێکی دەولی نابێت بە هیچ کەسێکی کورد چی پیاوی ئاینی بێت و چی پیاوی سیاسی بێت و چی پیاوی مسەقەفی بێت نابێت ڕێگەی پێ بدەین لەژێر دەستی ئێمە دەرچێت ئەبێ یەکسەر ئێمە بڕێن کۆنتترۆل ئێمانە بکەین بۆیە بینی زۆربەی هەرە زۆری ئەحزاب سیاسی دەست ڕۆیشتوەکانی ناو کۆمەلگای کوردی تورکیا بە شێوازێک لە شێوازەکان کۆنتترۆلێکە ئێستا سلێمانی عقوبەی ئەوە ئەدرێت کە ناچێت ژێر باری ئەو سیاسەتێکی ئەوەیە بێت مەلا دینیەکانمان یەکێکی وە عەلی قەرەداغی و چەندین کەسی تر ئەم جۆرە خەڵکانت دێ ئەڵێ بۆی ئەمانە کۆنتترۆلکەین کە کۆمەلگای کوردی نەبن بەرەو ئاراستەیە کە قەزەی کوردی ببێتە قەزەیەکی دەولی وە کۆمەلگای کوردی لەو ترادیسیۆنەی کە ئێستا هەیەتی لەو سەقافەیە کە ئێستایەتی زیاتر تێپەڕێنێ و خەون و بیرکردنەوەی کوردەکان لەوە زیاتر تێپەڕێکە لە چوارچەوەی ئەم دەوڵەتانە بمێنەوە هەر لەبەرەوەیە بینی کۆمەلگای کوردی لەم بەشەی کوردستان و لە بەشەکانی تری کوردستان سێرەکی ئەفرین کە دەرەچێت لە ژێر هەیمەنەی ئەو یەکسەر ڕاستەخۆ دێ ئیگری عەسکەریان کوێ دەرچێت ئەو ڕاستەخۆ مەحاولاکە بۆی هەڵ بچێت داگیری کاتەوە ئەم سیاسەتە ئەم بۆچوونە تورکیا بە ئاشکرا و داودۆغڵۆ لە تیۆریەکانی خۆیان دایڕشتووە تەمان ئەمە لە ئێرانی هەمان شێوە هەیە ئەو عقلەتە ناو ئێرانەکانی شاهەیە ناو عقلی ئێرانێ بەڵام ئەوان هێشتان ئەوەنە جورئەتیان نەکردەوە ڕاستەخۆ بیخەنە سەر ئین بەڵکو بە عەمەلی ڕۆژانە ئەم سیاسەتە پراکتیزاکەن لەسەر سیاسەتەکانیان کەواتە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە ئەوەندە لە ژێر تەئسیراتی دەوڵەتە داگیرکەرەکانی خۆمانایە ئەوەندە لە ژێر تەئسیراتی مسەقەفینی خۆمانیان نییە ئەوەندە لە ژێر تەئسیراتی سیاسەت مەدەرەکانی خۆمانی نییە ئەوەندە لە ژێر تەئسیراتی ئەحزابی سیاسی خۆمانە نییە ئەحزابی سیاسی ئەمە بۆتە بەشێک لە ئەجەندای تەمەن ناڵێم هەموو حزبەکان هەندێک لە حزبەت باڵە دەستەکان و بە تایبەتیش بە ڕوونتر بڵێم یەکێتی و پارتی ئەمانە دێن چیەکەن باشە ئەجەندای سیاسی تورکیا و ئێران جێبەجێەکەن لە ناو کۆمەلگای کوردی بەسەر کۆمەلگاکەی خۆیان بەسەر کۆمەلگاکەی خۆمانە بۆچی بۆی ئەمان کۆمەلگای ئێمەوە بەو شێوە بمێنێتەوە ئەوانیش مانەوەی خۆیان لەوا بینە کۆمەلگای ئەمە لەمە تەتەور نەکە ئەبینی کاتێک مؤسساتی ئێمە ئەبێتە مؤسساتێکی دەوڵەتداری کاتێک پەرلەمان دێت محاسبەی حکوومەت دەکات کاتێک پەرلەمان دێت قەزی نەتەوایەتەکان ئەوروژێنێ و هێزی پێشمەرگە ڕەوانەی کۆبانیەکە و چی ئەکات و لە هەموو ئینەکان دەورێکی بین یەکسەرە بێن پەرلەمانە عقوبە بزرێت پەرلەمان دێرنە خوارەوە کاتێک وەزارەتێک لە وەزارەتەکان خزمەت گوزارەتەکانی باشە بێت ئەبێتە بەشێک لە پێشخستنی کۆمەلگای ئەمە دێرن ئاستەکەی دێرنە خوارەوە نزمیەکەنەوە بۆی ئەو سەقفەی کە دانراوە لەلایەن داگیرکەرانی کوردستانە بۆ کۆمەلگای ئێمە تێنەپەڕێ بۆیە بە ڕاشکاوی هەڵێم کۆمەلگای ئێمە لەژێر هەیمەنەی داگیرکەرەکانی کوردستانەوە بۆ مانەوەی لەو چوارچەوە خیاڵێکی کە باسمان کرد زۆر باش ئەحزابی سیاسی بەتایبەت یەکێتی و پارتی ئێستا ئەو ئەجەندایە بیانەوێنیانەوێت چونکە شەر نییە هەر هەمویان ئەمەیان هەبێت خەڵکانێکی باش و ڕۆشنبیر و نەتەوەیان تایەکە دژی ئەمەون بەڵام بیانەوێنێت نایانەوێت ئێستا ئەوان ئەجەندای ئەم وڵاتانە جێبەجێەکەن بۆی کە کۆمەلگای ئێمە ئەو سەقفەی کە پێویستە تێپەڕێنێ بۆ تێنەپەڕێ زۆر ساکە کەواتە کاک سیروانجان دەستوەردانی دەرەکی لە ڕێگەی جوڵاندنی سیاسەت و حیزبەکان لە هەرێمی کوردستان بە قسەی کاک مەجید بێ ڕۆڵی سەرەکی هەیە ڕۆڵێکی گەورەی هەیە لە هێشتنەوەی ئەم دۆخی ئێستای کۆمەڵگەی کوردی قسەی لەسەرەوە بەڕێز دەتوانین ئینکاریەوە بکەی بەڵێ منە با من ئینکاری نەکەم وەکەڵی ئیقراری بکەم ئیقراری قسەی کاک مەجید بکەم کە پارتی وەکێتی ئەو دوو حیزبن کۆمەلگەی کوردیان خەفە کردو و کۆمەلگەی کوردیان بەش کردووە بەسەر بەشێکی بەسەر تورکیا بەشێکی بەسەر کۆمەری ئیسلامی ئێرانە بەڵام خۆ حەقی ئەمەش پرسیارێک لە خۆمان بکەین یعنی لە سەردەمی سەدام حوسێینە بە تەنها کەناڵێکی کوردیە بۆ گەر هەڵە نەبم خەڵک تەوعەن ئەو کار هەنوەکەڵێ ناچار بێ پێی خۆش بێ پێی ناخۆش بێ ئەوە سەیری کەناڵەکەی کوردی بەغای کردیان کەرکووکی بکردای بەڵام ئیستا خەڵکە گەر ئەم بەرنامەی ئێمەی بەدڵ نەبێ کۆنتڕۆڵەکەی هەڵەگرێ گۆڕێ با بۆ چەند کەناڵی کوردی ترمان هەیە بۆ بەڵام لە سەردەمێکە ئەمانە نەبوو من ینی ئەو پرسیارە لە خۆمان کرد ئێمە لەم سەردەما کە چەندین حیزبی سیاسی هەیە خەڵک من ئەوە ئەڵێم مەڵم پارتی وەکێتی ئەگەر هیچیان نەکردبێ هیچ پیاوەتێکیان نەکردێ ئەویان کردووە خەڵکیان بە زۆر بە خۆیان و گل نەداوە بگرە تۆزێک نەک تۆزێک زۆریش بێمنەتیان پێوە دیارە خەڵکانی خۆیان ئەتوەرێنن بەڵام ئەوانیش ناڕۆن من پرسیارەکەم بۆ خەڵک کۆمەلگای کوردی ڕووناکاتە ئەو حیزبانەی تر وانە بەڕاستی خۆ ئەمە جێگەی پرسیارە بۆ خەڵک ڕووناکاتەوە بۆ خەڵک کەناڵەکە ناگۆڕێ وەکیستەکە عەرزم کردی چونکە ینی بەداوای لێبردنەوە ئەڵێم
ئەو هەموو هەڵە و کەم و کورتیانەی کە پارتی وێکێتی هەڵگری بوون حیزب نوێەکان حیزب تازەکان هەمان درێژە پێدەری پارتی وێکێتی بوون لە ژێرناوێکی ترە بەمانە حیزب تازەکان لە کۆمەلگای کوردیە کاتێکە ئەڵێ من خێڵەکی نیم من دژی خێڵەکیم ئەوە نیە تا خێڵەکی سیستمی خێڵەکی لەژێر دەستی پارتی وێکێتی دەربێنێ وەگەرنا لە بواری عملیا بینیمان یعنی ئەگەر جەنابەت زوێر نەبیت و برادران زوێر نەبن لەناو هەموو لایەنگرانی کۆمەڵی ئیسلامیە لەناو ئەو هەموو خەڵکە پرۆفیشناڵە کە کۆمەڵی ئیسلامی بانگەشەی بۆ کرد وتی CV بێنن من ئەو پۆستی وەزارەتەم لەسەر ئاساسی CV ئەیدەم بە خەڵک فعلا جەنابی ینی زاوەکەی جەنابی مامۆستا ئەو شانسەیە بوو پرۆفیشناڵ دەرچوو سێرەکەی مامۆستا سەلاحەدین بەهادین دوای 4 ساڵ کە لە ماڵەوە دانیشێ هەر وەکەڵێ قاعیدە و قەواعیدی یەکگرتووی ئیسلامی ئیلتیجای پێکەن یان نیوە پارتی وێکێتی کاتێکە یەکێتی نیشتمانی لە پارتی جیا بۆ چەند جار من ئەمەم و تۆ وتمە کاتێکە لە یەکێتی پارتی جیابەوتیان پارتی خێڵەکیە جەنابی مەلا مستەفا لە پارتی جیابەوە یەکێتی بۆ یەکێتی کە لە پارتی جیابوو مەکتەبی سیاسی لە پارتی جیابوو وتیان ئێمە حیزبێک دروستەکەین حیزبێکی مۆدێر نەبین کۆمەلگایەک دروستەکەین ئەم حیزبە ئێمە تەقلیدی ئەوروپاکە لەگەڵ گۆڕینی سیستەما ئێمە سەرۆکەکەمانە گۆڕی سێرەکە لە 75 لە ئیعلان یەکێتی نیشتمانی و هەتا ئیستەر جەنابی مام جەلال لە ژیاندا نەماوە کە بەڵام هەر کەسی یەکەمە و نەک کەسی یەکەمە تەنانەت ئەندامی مەکتەبی سیاسیڵە کەس بۆی نێ باسی ئەو کورسیە بکە بەمەعنا ئێمە نەمانتوانیەوە کۆمەلگای کوردی یان حیزبی کوردی ئەو حیزبەی کە یەک منافسی پارتیەکان ناتوانێت بەڕاستی منافسی پارتی بکە منافسکردنەکەی پارتی وێکێتی بۆ ئەوەیە خۆی وەک پارتی وێکێتی بێت وەگەرنا لە بواری عملیا هەموو حیزبەکان ئەوە بەنمونە بمان کۆمەلگەش ئەمە دەزانێم حقەتە کۆمەلگە بە حقیقت ئەوەزانانی ئەوە بۆیە زۆرێک لە کۆمەلگە هەر حیزبە کۆنەکانی پێ باشتر و باوەڕی وایە ئەمان تا ڕادێک بوون بە هەرچەند من باوەڕم بە ئەوەی ئەوترێت قوتب ناو فەلسەفەکەی نەبی چۆ ببورن ینی ئەم باوەڕی وایە کە ئەوەی کە ناو پارتی وێکێتی بووە بە قوتب بووە بە جەمسەر بووە بە کەسێکە ینی حسابی بۆ کرێت سەر ئاسی نێودەوڵەتی فعلا سەر ئاسی نێودەوڵەتیش حسابی بۆ کرێت و ئێمە من زۆر جار ئەو قسەی کاک مەجید باسیەکە زۆر جار ئەڵێم یەکێک لە کێشە گەورەکانی کۆمەلگای کوردی ئێمە لە ڕابردووە ئەوە بوو ئێمە کەیسی کوردی کەیسێکی لۆکاڵی بوو کەیسێکی محالی بوو بەڵام لە دوای ئینتیفاضەوە لە دوای ڕاپەڕینی ئێمە توانیمان کەیسی کوردی بە کەیسێکی گلۆباڵی بکەین یعنی کردمانە کەیسێکی گلۆباڵی ئێمە توانیمان سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی ڕابکێشین ئێمە توانیمان سەرۆکی فەڕەنسا ئەو وڵاتەی کە خاکەکەی ئەمەی دابش کرد بێت لەژێر ئاڵای کوردستانە فڕۆکەکە ڕاستەوخۆ دابزێ و نەچێت دەبغا ئەمانە دەستکەوت بوون بەڵام نەمانتوانی ئەم دەستکەوتانە وەک پێویست کۆمەلگای کوردی بەڕاست سەراحەت بڵێم من گلێکە لە کۆمەلگای کوردیەکەم چونکە مامۆستاگەن یعنی ئەوەی کە یەکێک ڕغنی لە بەرامبەری کۆمەلگا بەو اعتیباری کە هەموو تاوانەکان 2000 دەخەوێەوە ئەستۆی کۆمەلگای کوردی ئەزانی بۆچی ینی من ئەلە ماوە کتێبەکەی گۆڵدامایرم خوێندەوەی کتێبەکەی داوت بنگۆری و نەخوێنمەوە جوولە کۆمەلگای جوولەکە ئەتوانم بڵێم مامۆستا محەممەد ئەڵێ ئەگەر لە کۆمەلگای نێودەوڵەتی بگەڕێی میلەتێک وە کورد نابینی بەڵام ئەگەر سێرکەی جوولەکەەوە کورد بوون ینی خاکی خۆیانەوە زەوی خۆیانەوە زمانی خۆیانەوە ئاینی ئیبراهیمیان هەبوو بەڵام دەرکراون پەرش و بڵاو بوون ئەمان هاتن چیان کرد تەنانەت تیۆدۆر هێرتزل کە بە باوکی دەوڵەتەکەیان ناسراوە تا ساڵی 1894 معلوماتی لەسەر جوولەکە نەبوو لە ساڵی 1894 کاتێکە دایان ناوەک پەیامنێر یەکێک لە کەناڵە فەڕەنسیەکان بوو ڕۆژنامە فەڕەنسیەکان بوو ئەو جا کەزانی هات ڕۆمانێکی نووسی لەم ڕۆماناوتی ئەوەی کە ئەتەوێ بیکەی خەون نییە ینی ئەوەی کە لە خەیاڵی خۆتە خەون نییە بیکە بە واقع هاتن چیان کرد لە ماوەی 2000 ساڵە جوولەکە بانگیان ئەویان کرد ئێمە چارمان نییە تەواوان ئەوە کاران پێویستە بگەڕێنەوە بە زایۆن خاکی جوولەکەیە تەنانەت ناشمان سێرکین یەکێک لە بیرمەندە گەورەکانیان ئەڵێ جوولەکە ناوە با بە کۆیلەی کۆیلەکان ئەڵێ پرۆلیتاریا ئەڵێ ئێمە کۆیلەی کۆیلەکانین تاقە دەرفەت لە دەبەردەم کۆیلەی کۆیلەکانە ئەوەیە بگەڕێنەوە بۆ خاکی فەڵەستین جیاوازی کۆمەلگای کوردی ئێمە لە کۆمەلگای جوولەکە ئەوە بووە کۆمەلگای جوولەکە کۆمەلگایەکی واعی بوون قبوڵیان نەئەکرد تەنانەت داوت بنگۆریۆن کاتێککە دەوڵەتەکەی ڕاگەیان شا عەبدوڵڵا پێی وتی ئێوە نابێم دەوڵەت ڕاگەێنن شەقامی عەرەبی لە ئێمەی قبوڵ ناکە ئێمە هێرشەکەینە سەرتان ئێمە ئەتان توێنینەوە گۆڵدامایەر ئەڵێ پێم وتم بەڵێ هێرشمانە کرێتە سەر وتی ئەگەر یەک جوولەکە نەماوە من ئیعلانی دەوڵەتەکەکەم و فعلەن ئیعلانی دەوڵەتەکەی کرد دوای 5 ساڵ ئەم پیاوە عەزیمە کە دەوڵەتەکەی خستە سەر سکەی خۆی وازی هێنا بەڵام کاک مەسعود هەمان شتی کرد یعنی هەمان تەحەدی کرد بۆ نازانم نەتیجەی ئەم دوو ئەوەیە هەزناکە زۆر پێچوانە کەوتەوە ینی ڕاستە فەرمی ئەزانی با من تەحەداکە ینی بەڵێ ینی قسە وردەکاری عملیەکە نییە وردەکاری بەعرزکەم ینی بەڕاستی تۆ ئەبێ بەراوردی کاک مەسعود بانەکەن بە گۆڵدامایەر بە داوت بنگۆریان بۆ ینی بەراوردی کاک مەسعود بە هەموو کاتێک تۆ بە سەرۆکی دەوڵەتەکانی دراوسی خۆی بکە وانە من بۆ کاک مەسعود ناپەڕێمە لە ڕاستی ئەوکەڵێم حامی ئەویش نیم بەڵام ئەگەر بە ئینسافەوە کە عەرەب بەڵێ لەوەن سەفە ناز لە سەراح القاضی ئەگەر ئینسان تۆزێک ویژدانیە بێ دادوەرەکانیش ئارامەدەن لەوەتی کاک مەسعود بوو بە سەرۆکیێریم هەرچەند من ئەم گلەیە ئالە مینبەرەی جەناب تۆ لە کاک مەسعود یەکەم
یعنی بەڕاستی زۆر دەرفەتی تر هەبوو ئەبوو ئێمە بان کردایە بۆ نمونە لە ماوەی 27 ساڵی حکومڕانی خۆمانە ئێمە چەندین کۆبوونەوەمان کرد لە پەرلەمان یاسامان بۆ دەرکرد لە وەزارەتەکان ڕێسا و یاسامان بۆ دەرکرد بۆچی نەک بۆ دزی بۆ گەندەڵی بۆ چەتەی بۆ وەکەڵێ داماڵینی وێلا و کۆشک و ئەوانە نا تەنها بۆ لێکردنەوەی لەزگەی ڕەش لە جامی سیارە لە ماوەی 26 ساڵە نەمانتوانین ئەمە بکەین زۆر باشە بەڵام سیرەکەی کۆمەڵگای جوولەکە یعنی کۆمەڵگای جوولەکە گۆڵدامایر ئەڵێ ئێمە کاتێک کە ڕۆشتین بە تەنها ئەگەر لە ناو کۆبۆنەکانە لە ناو کۆمەڵگا زۆرەملەکانە کە دروستمان کردبوو کۆمەڵگا اختیاریەکان ئەگەر بمانتوانێ ئەم چاکە سار دەبێت و گەرمان بکردایەتەوە یان تۆزێک ئاوی ساردمان پێیا بکردای ئێمە مەلیک بووین بەڵام یاسای وەکەڵی کۆمەڵ نشینەکان وا بوو هەر شتێک بەسەر هەموو کۆمەڵگا دابەش نەکرێ کەس بۆی نێبیخوا سیرەکەی جوولەکە بوون بە خاوەنی ئینتیمایەک لە پێناوی ئەوە یعنی 65,000 جوولەکە بەرامبەر بە 650,000 عەرەبی فەڵەستین وەسانەوە زۆر باشە کەواتە کۆمەڵگە دەیەوێت بگۆڕێ کۆمەڵگە دەیەوێت پێش بکەوێ باشە بەڵام تا ئێستا ئەم کۆمەڵگەیە لە بەردەم بەدیلی باشتر نییە کاکسیروان زۆر کۆمەڵگای کوردی تقریبا ینی ناڵێم بەو ڕادێژ ئێمە کۆمەڵگایەکی زۆر ئەوەین کە هەل نادەین بە سیاسیەکان ئێمە لە چەند هەڵبژاردننی ڕابردووە بینیمان کە کۆمەڵگای کوردی دەنگی نەدا بە دوو حیزبی سەرێکی بەڵام تەزویرکردن و گزیکردن لە دەنگی خەڵک کارێکی کرد کە مەسەڵەن دەنگ دزینی خەڵگوای کردە کە ئەو عقوبەیە لە جیاتیەوەی بیدات خەڵک عقوبەیاندا ئەمە هاتن چیان عقوبەی خەڵکیاندا کە دەنگەکانیان گۆڕ کەواتە کۆمەڵگای کوردی بە ڕادەیەک لە ماوە هەوڵی داوە بۆ جۆرێک لە گۆڕانکاری لە خۆیان و تەنها یەکێتی و پارتی نەویستووە بەڵکو محاولەی گۆڕانکاری کردووە لە هەڵبژاردنەکانی بەس دەکتر بەدائیلەکان زۆر جیاواز نەبوون ینی بنمونە بەدائیلەکان زۆر سێ چوار نمونی هێنایەوە هەم لە کۆمەڵی ئیسلامی هەم لە یەکگرت و هەم لە یەکێتی حتا دەکرێت لە گۆڕانی ژیانی پێم وایە بەدائیلەکان ناکەی بە نەتیجە دەستنەوە سەر ئەو ئەزمموی کە پارتی و یەکێتی ئەزانی چی بەهەرگیز ناچنە دوو تەفکیری جیاواز و دوو بورکردنەوەی جیاوازە من خۆم لە پەرلەمانە بینیومە دەیان پرۆژەی باش هێنراوە یەکسەر یەکێتی و پارتی ئەگەر چەند ناکۆک بندوایە هاتوونێتەوە یەکیان کردووە نمونەی ئێستا و یاسایی کە بۆ مەسەلی ڕێخستنی موچە هەیە تاکە دوولایەن کا و دوودایانە هەموو لایەنەکان کۆکن لەسەرەوەی کە عەدالەتێکی کۆمەڵایەتی هەبێت لە کۆمەلگا بەڵام ئەو دوولایەنە دێن بربەستە بن کۆمەلگای کوردی دەرفەتێکی تریشی داوە بە کاک مەسعود کاتێکە لە هەڵبژاردننی ریفراندۆمە ئەگەر نەتیجەکە وەکوەوەی کە خۆیان ڕایانگەیان 92 لە سەدای کۆمەلگای کوردی لەگەڵ سەربەخۆی کوردستانە بەڵام بۆچی ئیعلانی سەربەخۆی نەکرا بۆچی پاشەکشەکرا لە سەربەخۆی ئەمە پرسیارێکی زۆر زۆر گەورەی ڕوبەڕووی کاک مەسعود دەبێتەوە من هەرە گەڕێنمەوە بۆ ئەوەی کە کۆمەلگای ئێمە سیاست مەدارەکانی ئێمە لەژێر هەیمەنەی وڵاتانی دەوروبەرە ناتوان هەنگاوی گەورە بنێن ناتوان خەونەکانی کۆمەلگای کوردیش بێن نەدی بۆیە ئەکرێت ینی کۆمەلگا بەشێک لە کێشەکان بێت سیاست مەدارەکان بەشێکی تر بن و مسەقەفی کوردیش بەشێکی تر بێت ئەساسی بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە لانیکەم ئەگەر هەمووشی نەبێت کەمێشی ینی چی بکەین بۆ دەستپێکردنی سەرەتایشی باش ینی بە چنی پارێز ئەمە پرسیارێکی زۆر زۆر گرنگە پرسیارێکە کە دەکرا چەندین ساڵ بەر لە ئێستا پرسیارە لە خۆمانم کردایە پاکتی زەمان کرد یەکێک لە گرنگترین شتەکان کە ئێستا لە وڵاتانی دنیا ئیشی لەسەرەکرێت ئەوە یەکەم جار هاتوون خۆیانیان ناساندووە مەسەن ئایا تۆ ئێستا ئێمە لە 92 تقریبان جۆرێک لەسەر بەخۆیمان هەیە لە 2023ەوە هەتاکو ساڵی پاریش حکوومەتی عێراقی هەر بەناو ئێمە بەشێک بووین لە عێراق ینی حکوومەتمان بوو پەرلەمانمان بوو کۆمەڵە موسساتی ئەمانەمان بوو بەڵام تعریفێکی ئەم حکوومەتی خۆمانمان نەکردبوو ینی مەسەن بۆ نمونە ئێران ئەڵێ من حزبی جمهوری ئیسلامی شیعە مەذهبی ئەوم تورکیا ئەڵێ ئێستا ئێمە حزبێکی هین دەوڵەتێکی ناسیۆنالیستی تورکین سووریا و تعریفێکی عەرەبی شتێکی ئەمریکا ئەڵێ من دەوڵەتێکی لیبراڵیم فەرەنساوە ئاڵێ ئێمە تا ئێستا چین تا ئێستاوە نە بە گوێری دەستور بن نە بە گوێری مادەیەکی قانونی نە بە هیچ شێوێک نازانین ئەم حکوومەتە ئێمە حکوومەتی پارتیە پارزانیە تاڵەبانیە کوردیە کەس نازانێت چییە کە ئەمەت هەبوو تۆ لەو چوارچێوە ئیش لەسەر ڕێخستنی کۆمەلگاکی کۆمەلگا چۆن ڕێگەخرێ ئێستا لە بۆ نمونە کۆمەلگایکی وەکو کۆمەلگای ئەمریکا وەرگین کۆمەلگایکی وەک کۆمەلگای ئیسرائیل وەرگین کە کاکسیروان باسی ئەمانە دێن چیەکەن باشە کۆمەڵێت دام و دەستگا هەیە ئەم دام و دەستگانە ڕۆڵیان هەیە لە ئاراستەکردنی کۆمەلگا لە وەزعێکی خراپەوە بەرە وەزعێکی باش
یەکێک لە گرنگترین ئامرازەکانی بەردەسی گۆڕینی کۆمەلگا میدیایە بەداخۆ ئێمە میدیایەکی حیزبیە نەک حیزبی بۆتە میدیای شەخص ئەشخاص یعنی ئەشخاص دێت ئێستا تۆ بڕۆ دەیان کەناڵ کراوەتەوە فیلمی دۆبلاژکراوی تورکی دێنێت ئەیخاتە ناو کۆمەلگای ئێمە کۆمەڵە دەمودەستگای تر کراوەتەوە فیلمی دۆبلاژکراوی هیندی دێنێ ئێرانی دێنێ خاتە ناو کۆمەلگایم دەمودەستگای ترێ کۆری دێنێ خاتە ناو کۆمەلگایم ینی کۆمەلگای ئێمە یان سەر لێ شەواندووە ئێوارانێکیتەوە ئەخبارەکان ئەبینی سیرێکی هەر کەسێک هەر خەبەرێکە بەڵام بە 34 شێوازی جیاجیا لە 4-5 گۆشەی جیاوازەوە سەیری ڕووداواکرێت کەواتە میدیای کوردی لەبەرەوە میدیایەکی نیشتیمانیمان نییە کۆمەلگای ئێمەشی بەرەو سەر لێ شێوان بردووە نقطەیەکی ترکە لە کۆمەلگا مۆدێرنەکانە ڕۆڵ و کاریگەری هەیە لە پێشخستنی کۆمەلگاکانیان تەربیە و تعلیمە زانکۆکانی تەربیە و تعلیم بە لە ڕەوزەوە دەست پێکە ئەتاکو زانکۆ و خوێندنی باڵا لە کۆمەلگای ئێمە ئەمانش دیسانەوە بوونەتە هێنێت تو بچۆ لە زاخۆ جۆرێکی ترە خوێنێ لە خانەقین جۆرێکی ترە خوێنێ لە کەلار جۆرێکی ترە خوێنێ لە سلێمانی جۆرێکی تر بە لەهجەی جیاوازی کەواتە تەربیە و تعلیمی ئێمە زانکۆی سلێمانی منهەجێکی هەیە بۆ خوێندن زانکۆی دووەک منهەجێکی تری هەیە زانکۆی نازانم کوێ ینی لەم بوارێشەوە سەریان لە کۆمەلگای ئێمە شێواندووە و ئێستا وەکو چۆن لە میدیاکانە ئەفلام و مسلسلاتی دۆبلاژکراوی تورکی و ئەمانە زاڵن بۆ شێواندنی کۆمەلگای ئێمە لە پەروەردە و خوێندنیشە سیرێکی دەیان قوتابخانەی تورکی و قوتابخانەی نازانم کی و ئەمانە کۆمەلگا ماوەتەوە سەر نقطەیەکە باسی کەم کە دەور و تەسیری هەیە لەسەر کۆمەلگا خێزانە خێزانی کوردیش لە ڕاستیە ئێستا بۆتە خێزانێکی پارتەوازە و شێواو بە حکمی ئەو ئیعلامانە بە حکمی ئەو پەروەردە و فێرکردنی کە هەمانە لێرە چییە کۆمەلگای ئەمە بۆتە کۆمەلگایکی شێواو دەور و تەسیری ئەم سێدام و دەستگا لە هەموو وڵاتێکە ئەم سێ دەستگایە کۆمەلگا ڕێکەخن ئێمە ئەم سێ دەستگایە کۆمەلگا تێگەدەن کەواتە تاکو ئەم سێ سێکتەرە ڕێکوپێک نەکەینەوە سەیتەرە نەکەین کۆنتترۆلی نەکەین و بەرنمەیەکی نیشتیمانی نەتەوەیی بۆ دانەنین لە چوارچێوەی ئیتر مافەکانی مرۆڤ لە چوارچەوە گشتیەکانە تاکو ئەم دام و دەستگانە ڕێک نەخۆین و منعی هاتنی ئەو هەم لێشاوە زانیاری و لێشاوە کولتورە بێگانانە بۆ ناو کۆمەلگای خۆمان نەکەین و کۆمەلگایەکی باش پەروەردە نەکەین من پێم وایە هەروە بەردەوامە بین و وردە بەرەو خراپترە بین ئێستا کۆمەلگای کوردی ئێستا لە چاو 10 ساڵ پێش ئێستای خراپترە و 10 ساڵ پێش ئێستای لە چاو 20 ساڵ پێشتری خراپتر بوو کۆمەلگا بە معناکەی بە معنا لێکترازانە کۆمەڵایەتەکان ئێستا لێکترازانی گەورن لەو کۆمەلگای ئێمەیە پێویستی بە چاکسازیە و ئەمە پێویستی بە عەقڵێکی گەورە و باڵا هەیە کە بەگرخستنەوەی پەرلەمانە بەگرخستنەوەی حکوومەتە بەگرخستنەوەی ئەو مؤسساتە زۆر چاکە دەوترێت سیادەی قانون سەروەری یاسا بەسەر هەمووان و تەفعیلکردنەوەی ئەو مؤسساتە ڕسمیانی کە 2000 مەفروض وای هەمومان بن لە پێشمەرجە هەر سەرشەکانی ینی ڕێخستنەوەی ئەم کۆمەڵگایە لەسەر من جارێک گوتم ئەوەی من باوەڕمەیە کۆمەلگای کوردی لەسەر ئاستی خۆیان نەوەستاوە کۆمەلگای کوردی بۆ دواوە گەڕاوەتەوە بۆ نمونە دوێنێ وەزارەتی پەروەردەگەر هەڵە نەبم ڕاگەیانی خۆی بڵاو کردەوە نیسبەتی نەجاحی ئەدەبی و عیلمی لە پۆلی 6 زانستی وێژەی لە 1970 بۆ لە 1920 شتێکی وایە ئەمە کارەساتە یعنی شازاد زاڵمان یەکەم وەزیری پەروەردەی ئیسرائیل کاتێک هەبوو بە وەزیر ئەڵێ کە ڕۆژ مەژوور یەک ژوورم هەبوو یەک پیاو سکرتێرم بوو پێم وتو دەم ئادەی بنووسە بڕیار بنووسە ئەڵێوتی قوربان بڕیاری چی بنووسم مەکینی چاپیشمانی وتم بەدەست بنووسە وەقی کێشەیە بەدەست بنووسە مناڵی ئیسرائیلیا بێت لە 4 ساڵی بۆ 18 ساڵی بە خۆڕایی بە کوالێتێکی بەرزیش بخوێنێ ئەڵێوتی قوربان هەست ناکە یعنی ئەمە ئیمڕۆ ئیعلانی دەوڵەتەکەمان کردووە تۆزێک بۆستین باشترینی ئەڵێوتی من لە بواری پەروەردا 1 سەعات ناوەستم گۆڵدامایر ئەڵێ ئەو ئەساسی کە ئەو داینا زاڵمان بوو بە ئەساسی پەروەردەی ئیسرائیل کە ئەو ئیسرائیلی گانە ئەو قۆناغە سەیری پەروەردەی ئێمە کە چەند گەڕاوەتەوە سەیری پەروەردەی تەندروستی کە چەند گەڕاوەتەوە سەیری تێکڕای بوارەکان تێکڕای کردە ئینتیما لای تاکی کوردی نەماوە ئینتیما یعنی نەمانی ئینتیما من ئەڵێم ئەمە کارەساتە من ئەڵێم گرانی کارەسات نییە یعنی باوەڕم وایە نە گرانی نە دابەزینی نرخ نە هەموو ئەو کێشانە کێشەی سیاسی کۆمەڵایەتی ئەمانە کێشە نییە بەڵام نەبوونی ئینتیما ئەمە کێشەی گەورەیە هەموو ئەم کێشانە من لە چەند بەرنامە وتم بەتەنها بە دوو شەشارە سەرەکرێ یعنی زیادەڕۆیم نەکردووە بەس ئەوەی کە جەنابەت فەرمووت سەروەری یاسا
ئەو حاکمە بێچەکە بێحیمایانی خۆیان بەس تەنها دەسەڵاتیان بدەینێت دڵنیابە وەزارەتی بەروەردەمان مافەوقە بێوەکەڵێ وەزارەتی تەندروستی بە هەمان شێوە حکوومەت پەرلەمان تێکڕە ئێمە ئەبین بە موئەسسەسە ئێمە بین بە دامەزراوە ئێمە ئەبین بە ئەم قۆناغەتی ئەپەڕێنین کە ئینسان شەرم لە خۆیەکە لە پاش 26 ساڵ حکومڕانی ئەوە شێوازی حکومڕانی ئێمە بێ ئێمە زۆر باسی گلەیمان کرد لە حیزبی سیاسی و سیستەمی خێڵەکایەتی یعنی مامۆستا ئێمە وەکەڵێ بێ ئینسافیش نەبین کوڕی بەرپرسێک لە ڕاستی حەقێتی وەکەڵێ دەسەڵاتی سیاسی هەبێ بەڵام ئەوانەی کە مەجرای سیاسەتیان گۆڕیوانەی کە وەکەڵێ گۆڕانکاریان لە جغرافیای سیاسی سنوورەکەی ئەمە گۆی زەوی شاکردووە کێ بوون ئەوانە نەبوون کە کوڕەکانیان لە شوێنی خۆیان داناوە یعنی بەڵێ والعکس و صحیح کێ بووە ئیمام خۆمەینی بووە کاتێک کە گەڕاوە هەموو خەڵک باوەڕی وا بوو کە لە ساڵی 1970 شۆڕشەکەی سەرکەوتوو بوو وتیانە چێتە کۆشکی شاهنشاوە دانیشەوتی نەخێر ئەو با مەتحەفێک بێ با وەکەڵێ سەرچاوێکی داهات بێ و خەڵک بێ بۆ سەردانیکردن ئێستا شوایە و یەکێک لە وەسیەتەکانیەوە بوتی مناڵ و نەوەی خۆمەینی نابێت لە حکومڕانیا بن مەهاتما غاندی بە هەمان شێوە نیلسن ماندێلا بە هەمان شێوە یعنی زۆرێکی تر لە ئیسرائیل وەک عەرزم کردی داود بن گۆریۆن 5 ساڵ حکوومەتەکەی خستە سەر سکەی خۆی وازیە ناچ و شوانی بەخێو کرد گۆڵدامایر ئەڵێ ڕۆشتین ئەم هەموو خەڵکە لە کابینی حکوومەتەکە ڕۆشتین پرسمان پێکرد بەڵام لە ڕاستی ئەو بەرخەوان بوو بۆی ئەوانەی کە کۆمەلگایان گۆڕیوە ئەزانی یعنی زانە دەرووناسەکان ئەڵێن ئەو کەسەی کە هەوڵەدا دێنی مناڵی خۆی خۆشەوی مناڵەکەی لە جێ خۆی دانێ لە خۆشەویستی نییە بۆ مناڵەکەی چونکە سروشتی ئینسان و ئینسان بە سروشت حەزەکە بمێنێتەوە ئەوەی کە ئینگلیزی پێڵە ئیتینەڵی بۆ هەتاتە بمێنێتەوە کاتێک من نەزانم لە ڕووی فسیۆلۆژی و ئەم جسمێ من 100 ساڵ زیاتر نامێنێتەوە بیر لە چیەکەمە بیر لەوەکەم و کوڕەکەم کچەکەم زاوەکەم لە جێگای خۆم دابنێم بۆ گەرنان لە ئەسڵا خۆشەویستینی ئێمە چەند باوکمان بینیوە لەسەر سیستەمی حکومڕانی کوڕەکەی خۆی تیا بردووە چەند کوڕمان بینیوە باوکی خۆی تیا بردووە بۆیە ئەوەی کە عەرەبەکانی دوا خستوە سیستەمی حکومڕانی خێڵەکیە بنەماڵەییە ئەوەشی کە ئیسرائیل گەیان بە وڵاتەکە تەحەدای گۆی زەویەکە ئەو سیستەمەیەکە ئێمە بینی بە بەرچاومان زۆر چاکە کەمتر لە دقەیەکم ماوە دەگوترێت لە ئێستادا ئەگەر لە ماڵە سێ کەسە بن ئەم سێ کەسی ناتەبان بێکەوە سێ کەسی دابەش بوون بەسەر کۆمەڵە شتێکدا لەوەها دۆخێکدا تۆ گەشتبینی بەوەی کە ئێمە لانی کەم لە ئایندەدا ببووین بە خاوەن پەیماننامەیەشی کۆمەڵایەتی کە 2000 ژیانی سیاسیمان ژیانی اقتصادیمان چوزانم ینی ژیانی کۆمەڵاتیمان ڕێخبە ئەم چاوەڕوانیەت هەیە حتمما ئەگەر ئەو بەم سیستەم بەم شێوازە بڕۆین حتمما چاوەڕوانی شتی باش ناکرێت لە کۆمەلگایە بەڵام نقطەیەکی زۆر گرنگە ئینسان نابێت بێهیوا بێت و نقطەیەکی زۆر گرنگتریش ئەبێ ئەمان دائیمەن سیاسیەکی واقعبینانە بێ ینی حقەتی کۆمەلگاکەی ئەوەی کە ئیسرائیلی گەیاندوێتەوە یا ئەوەی هەر کۆمەلگایەکەوەی تورکیای گەیاندوێتەوە ئەوەی کە ئەوەی حقەتەکانی خۆیانیان بینیوە و چارەسەرێکی عاقلانەیان وی دۆزیوە زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاک مەجید ساڵح ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان هەروە زۆر بەڕێز کاک سیروان حەمەشەریف توێژەر لە ناوەندی چاوی کورد زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ